کادرە گەنجەکان پارتی کۆنتڕۆڵ دەکەن یان تەنها شوویەکی سیاسی دەکەن و هیچی تر؟ گەنجەکان دەتوانن بەڕە لە ژێرپێی بەتەمەنەکان دەربێنن یان یاریەکە پێچەوانە دەبێتەوە؟ تەنها دوو ڕۆژی ماوە بۆ دەستپێکردنی کارەکانی کۆنگرەی چواردەی پارتی و کاندیدانی ئەنجومەنی سەرکردایەتی ئەو حیزبەش کە خۆیان بربژێر کردووە بۆ بوونیان بە ئەندامی سەرکردایەتی ڕۆژ بە ڕۆژ بانگەشەکانیان چڕتر دەکەنەوە، سۆشیال میدیایان تەنیوە بە وێنە و پۆستەرەکانیان و ئەندانی ئەندامانی کۆنگرە بۆ پێدانی متمانە پێیان. جیاواز لە هەموو کۆنگرە و کۆنفرانسەکانی تر و پێچەوانەی ئەو قسەیەی لەبارەی مێژووی ئەو حیزبەوە دەکرێت، بەشێکی زۆر لە کاندیدانی ئەنجومەنی سەرکردایەتی پێک دێت لە گەنجان و خوێنی گەرمی نێو پارتی بە جۆرێک بەهێزترین و دیارترین گەنجەکانی ئەو حیزبە لە نێو ئۆرگان و مەکتەب و ڕێکخراوەکانی ئەو حیزبەدا تا دەگاتە وەزیر و پەرلەمانتارە گەنجەکان زۆربەی ڕەهایان خۆیان کاندید کردووە و مەبەستیانە ببنە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی. بە پێی پەیڕەوی ناوخۆی پارتی و کارنامەی لیژنەی باڵای کۆنگرە سەرجەم ئەندامانی کۆنگرە مافی خۆپاڵاوتنیان بۆ ئەندامێتی ئەنجومەنی سەرکردایەتی حیزبەکە هەیە و هیچ ڕێگریەک نییە بۆ بێبەشبوونیان لە خۆپاڵاوتنیان بۆ پۆستەکان. ساڵانێکی دوور و درێژە و با درێژایی مێژووی پارتی ئەوە باو بووە لە نێو خەڵکیدا کە پارتی حیزبی سیاسیە بەتەمەن و پیرەکانە و گەنجان ناتوانن ببنە بەشێکی گرنگی ئەو حیزبە ئەگەرچی لە 10 ساڵی ڕابردوودا گەنجان بە شێوەیەکی بەرچاو توانیان لە نێو جونگاستیارەکانی حیزب و هەروەها لە حکوومەتیشدا جێگەی خۆیان کەنەوە و ببنە ڕووکەشی دەرەوەی حیزبەکە. بەڵام بەردەوام قسە لەبارەی ئەوە دەکرێت کە بەتەمەنەکان ناوەندی بڕیاری حیزبەکەیان بەدەستە و گەنجەکان تەنها جێبەجێکاری سیاسەت و استراتیژی بەتەمەنەکان بوون، یان دەوترە هەر کاتێک گەنجە خوێنگەرمەکانی پارتی هەڵەیەکی سیاسی دەکەن و پەیوەندیەکانیان لەگەڵ هێز و لایەنەکان تێک دەدەن بە زوویی بەتەمەن و ئەزموندارەکانیان دێنە سەرخەت و هەوڵی ڕاستکردنەوەی هەڵەکانەدەن. ئێستا کە ڕێژەیەکی زۆری گەنج لە هەردوو ڕەگەز خۆیان کاندید کردووە و با ئیرادەوە ململانەی بەدەستێنانی کورسیەکانی ئەنجومەنی سەرکردایەتیەکان چاوەکان لەسەرەوەن ئاخۆ بەتەمەنەکان ڕێگە دەدەن ئەو هەنگاوەیان سەر بگرێت و کورسیەکانیان بۆ چۆڵ دەکەن یان بە پێچەوانەوە ئەوان خەریکی سیاسەتن و گەنجەکانیش خۆش باوەڕانە شوۆیەکی سیاسی دەکەن و تەنها کاندیدبوونیان پێدەبڕێت بەبێ دەرچوون. لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی کاندیدانی ئەنجومەنی سەرکردایەتیدا تەنها گەنجان بانگەشەیەکی چڕ دەکەن و کەسە بەتەمەن و ئەندامانی پێشووی سەرکردایەتی و مەکتەب سیاسی ئەو حیزبە خۆیان بێدەنگ کردووە و تا ئێستا ئاشکرایان نەکردووە کە کێ خۆی کاندید کردووە و کێ نایەوێت ئیدی بەرپرسیارەتی هەبێت لەو حیزبەدا. بەوتەی چاودێران ئەمەش ڕەنگە بەشێکی پەیوەست بێت بەو ئەزمونەی کە ئەوان هەیەە و دەزانن یاریەکەیان لە کۆنگرە یەکلایی دەکرێتەوە نەک لە سۆشیال میدیا و میدیاوە، بۆیە ئەوان لە ژێرەوە و بە بێدەنگی کاری خۆیان دەکەن و گەنجەکانیش تەنها شوۆیەکی سیاسی دەکەن. بەشێکی تریش لە چاودێران پێیان وایە لەبەرەوەی ئەو گەنجانەی ئێستا بوونەتە ڕووکەش و سیمای ئەو حیزبە لەلایەن ئاڕاستەی دەستڕۆشتووی پارتیەوە پشتیوانی دەکرێن بە ئەگەرێکی زۆرەوە بەشێکی زۆریان دەتوانن ببنە ئەندامی سەرکردایەتی پارتی و هۆکاری بێدەنگی بەرپرسانی بەتەمەنی حیزبەکەش دەگەڕێتەوە بۆ ئەو گڵۆپە سەوزەی بارزانی باوک و کوڕ بۆ بەشێک لە گەنجەکانیان هەڵکردووە و دەیانەوێت بیان بەنە ئەنجومەنی سەرکردایەتی پارتیەوە. هەریەک لە پێشەوە هەورامانی و بەهمەن کاکە عەبدوڵڵا، لیزا فەلەکەدین کاکەی، جوان ڕۆژبەیانی، ئاریان سەڵاحەدین، سەنگەر هەورامی، ساناو فەریدون جوانڕۆیی، ئومێد خۆشناو، ئالان حەمەسەعید و سامان بەرزنجی و زانا مەلا خالید و بەسام عەلی، ئامینە زکری و ساسان عەونی دیارترین ئەو گەنجانن کە خۆیان کاندید کردووە بۆ ئەندامێتی ئەنجومەنی سەرکردایەتی و سەرجەمیان لەلایەن مەسرور بارزانیەوە پەسەند کراون و با کەسی نزیک لە ماڵی بارزانی دەناسرێن. بەشێکیان خۆیان
وەک کاندیدی بارزانی باوک ناساندووە و بەشێکی تریشیان بەبێ هەڵبژاردن و بە تەسکیە بوونەتە ئەندامی کۆنگرە تا دەگاتە ئەوەی کەسانێک لەو کاندیدانە لە هەڵبژاردنە ناوخۆیەکاندا دەرنەچوون بۆ ئەندامەتی کۆنگرە و بە تەسکیەی بارزانی مافی ئەندامێتی کۆنگرەیان پێدراوە. یەکێک لە دیمەنە جیاکەرەوە و جیاوازەکانی کۆنگرەی چواردە و کۆنگرەکانی پێشووی پارتی بوونی ئەو هەموو گەنجەیە لە نێو هۆڵی کۆنگرەدا و خۆکاندیدکردنی ڕێژەیەکی زۆری گەنج بۆ پۆستە باڵاکانە بە جۆرێک ئێستا چاوەکان لەسەرەوەن ئاخۆ گەنجەکان دەتوانن هاوشێوەی گەنجەکانی یەکێتی بە تەمەنەکان دوور بخەنەوە یان بە پێچەوانەوە بە تەمەنەکان بە گەنجەکان دەڵێن هێشتا زووە ئێوە ببنە بڕیار بەدەستی حیزب و دەبێت ئێوە تەنها جێبەجێکار بن.